ئەلو گیانە کاکە دادە سەنار کوی چۆنی بۆ قوربان باشی؟ هەچوو باشبی باشم لە چێن دەری دادا وەڵا لە ماڵم خەریکی خواردن لێنانم تۆ چۆنی چی دەکەی لەگەڵ ئیش و کار چۆنی؟ وڵی دادە زۆر باش نیمە بۆ؟ دادا ئەرە ئیشەکەم پێتە دەتوانی بەیەکنە من بەسەر چاو بەس بەخوا ناڵێمەوە خەریکی خواردن لێنانێم با یاسین بێتەوە خواردنی بۆ دانێم دێمە خزمەتە تۆ لەکوێی؟ لە ماڵێمە دادا باشە بە قوربان چاوەڕێ بە دێمەلات باشە؟ باشە دادا بەست خوا بەتەنێوەرە باشە بۆ چی بووە؟ هیچ نەبووە نا بەس ئیشەکەم پێتە بەخوای ترسام دڵم لەلاتە زوو دێم چاوەڕێ بە باشە خواد لەگەر خوال لەگەڵ خواافز دادا بخێر بێت بانتم جەرگی دادا واللهی هەن نەمزانی چۆن هاتمە ئەو سایق تەکسیە مێشکیم برد اینجا لە بەیانی یاپراق لێ دەنێم بۆ یاسین دمی لێنەدا بەس نەمزانی چۆن هاتم وڵا مشکی و سایقم برد ئەرێ و چی بووە مشەوشیە لە پشت تەلەفۆن وڵی دادا ئەس پێم برێ کاگیاسین کووە باشە بە قوربان وڵا لێتی دەپرسی دێ گوسڵای منی پێ بگەێنەگە چوویە لای دادا تخوا ببوورە عزیێتم داهینا مێرە ئەمن داهاتم بەس بەخۆی لەبەر کاگیاسینی پێم عیب بوو ناقسەی وامەکە بە قوربان جا فەرقمان چیە و من هاتمەلات بەس پێم بڵێ من ئاوە تۆ بێتاقەت دەبینم وەختە جەرگم ئاور بگرێت چی بووە؟ وڵی دادا نازانم کو پێت برم دەبیڵە بە قوربان بیڵە چی بووە؟ دەبیڵە دێی بە قوربانت بم ئەوە دڵم هاتە دەرێ دادا ڕاستەکەی ئەتوو خۆداگات لێ بووم ئەو ماوەی خەریک لەو دوکاندا نانەی بووم وایە بە قوربانت بم وایە بە خۆت دەزانیە من هیچی وام نەبوو ئەو دوکانم هەموو دانا هەمووی بەقەر دەزانم یەخوا خوشکت کوێر بێ بێ کەسی خوا نەکە دادا دادا ئەوجا چی بووە بە قوربان شتێک ڕوویداوە لە دوکان چی بووە دەبیڵە بە قوربانت بم دادا ئایجان ئەو ئەشیانەی هینا بووم هەمووی بەقەرت بوو باشە ئەمش نەمزانیت لۆگۆی فەیکیان لێدا بوو لۆگۆی ئەویان لێدا بوو هەموو یەکسپایە ئەمە کەی ئەم شتە ڕوویدا هەردوونێکە وەزارەت سەحات هەمووی لێ فڕێدا گاڵتە دەکەی بۆ خاتری خوا چۆن شتی وا دەبێ یعنی ئێستا هیچ نەماوە لە دوکانەکە ناوەڵا دادا شەش دەفتەری خوشکت کوێر بێ شانسم نەهێنا لەوەش یاخوا بمرم چیت بۆ بکەم ئەی هاوار بە ماڵم دادا وەزارەتی سەحای هات هەمویان لێ بردم یاخوا خوشکت کوێر بێ جا کەسیش ناناسین پێی بڵێن یاسین بڵێ کەس نەناسێ دادا کەلکی نییە هەمویان پان کردەوە لەبەر چاوم ئەی بۆ خاتری خوا خوشکت کوێر بێ چی بکەین زێڕیشم پێوە نییە هیچم نییە بۆت بفرۆشم چیت بۆ بکەم خوشکەکەت کوێر بێ چیت بۆ بکەم نازانم دادا نازانم نەمزانی بەس پێ برم بە خۆت دەزانی نەبرایەک نەداک نەباب کەسم نێرەتوم هەیە هەر هەنام لۆ تو هینایە دادا بۆ قوربانت بم وایە قەینا چاکت کرد بە منت دوت بەس یاخوا خوشکت کوێر بێ خۆ هیچ دەسەڵاتێکم نییە چیت بۆ بکەم دادا نازانم چ بکەم دادا شەش دەفتەرم لەوانە قەت کردیە ئێستا دەمکوژن ئەگەر نەیان دەمەوە ناکرێت قسەیەک شتێکیان لەگەڵکەین تەلەفۆنێکیان بۆ بکە با لێیان بپاڕێمەوە دەست بە داوێنیان بم دەی بۆ قوربانت بم دادا کەچی نییە ئەمن هەزار جار پێم گوتینەیەک دەقەولەوەی دەکەم قەیناکە من لێیان دەپاڕێمەوە خوایشیان لێ دەکەم بەشک و قبوڵیان کرد دەی بە قوربانت بم خوشکت کوێر بێ کەسی بۆیە وامان لێ شانسە ئەلو کاک یوسف ئەرێ کاکە چ بوو پارەکەت پەیدا کرد؟ ناوەڵا کاک یوسف خێرت دەگاتێ تۆر مساعدەکەم بکە هەندێک لەسرم ڕاوەستا بە قورعان کاکە وەزارەت سەحە هەمووی لێپان کرد ئێستا من نازانم قورکیان دەبەسەرە خۆم بکەم ئێستا من ئەو شتانە نازانم تۆ لە دوێنێەوە هەر دەپاڕیتەوە پاڕانەوە شت نەما ئێمە پارەمان داوە بە تۆ کاکە تۆ لە هیچ شتێک نازانی بۆ بە ئێمە دەڵێ نسبەت دەدەمێ تۆ پارەکە ئێمەت خوارد تۆ فێڵ لە ئێمە کرد پارەکە هی من و ڕەوفە یەکە و سێ دەفتەر لە ئێمە وەرگرت تۆسی بە پارە ئێمە کەسابەت بکەی ئێمە توزانین تۆ لێ نازانی و ماوەی بەسەر چوت دەدەنێ خوا کاک یوسف بە قوربانی چاوت بم دەستت ماچ دەکەم لێت دەپاڕێمەوە من خوشکیم تو ئەو خوایە کاتێکمان بەرێ دەرفەتێکمان بەرێ بزانی شتێک ناکەین بۆ خاتری خوا و برای من کەسی نییە بۆ خاتری خوا دەرفەتێکمان بەرێ شتێکت بۆ دەکەین هەوڵێکت بۆ دەین لەلایەک شتێک جێبەجێ دەکەین بە قوربانت بم کاک یوسف خوشکی بەڕێزم چاوەکەم ئێمەش ئەوە چەند ساڵە کار دەکەین و هەوڵ دەدەین تا بتوانین ئەوەندە پارە کۆکەینەوە کاکیشم زۆر بە ئاسانی ئەو پارەی لە دەستمان دەرهێنا بابە ئەو منیش هیچم نەکرد ئەی ڕەوف بەخوا ڕۆف ئەوەندە کە لە ڕقەڵێ ئەو پارەم نەدەنەوە من ئەیکوژم بۆیە منیش ئاسانکاری بکەم ڕۆف ئاسانکاری ناکە بەخوا وای لام دانیشت و دەڵێ هەر دەمەوێتەوە خوشکی بەڕێزم من ڕەوفم هەتا دوو ڕۆژتر ئەگە پارەکە دەهێننەوە باشە
ئەگەر نادێکژین بۆ خاتری خوا بە قوربانتان بم چاوتان ماچ دەکەم لێتان دەپاڕێمەوە دەکەم بەسەر پێڵاوەکانتان بیکەنە خاتری خوا و پێغەمبەرە و برای من بێکەسە بە قوربانتان بم مێکوژت کوڕە کوشتنی چی کوڕە من کەسم نییە بێکەس دەمەرە و برایەمەیە توخوا بێ پشت و پەنایە بە قوربانتان بم ڕاوەستن لەسەری دەرفەتێکمان دەنێ قەپاتی کرد دادا نەزانم چ بکەم. بەستۆ بیڵێ هەر شتێک بڵێ من بۆت دەکەم ئێستای هاوار چی بکەم دادا یانەوەتە دەبێ من چ بکەم سەری خۆ مەرگرم و بچمە ئەوروپا. بۆ کوێ دەڕۆی جاخۆ من جەڵدە لێم دەدا لێرە بەتەنیا یان دەبی ئەو خانەیە بفرۆشین. خانوو ئەرە وەڵا دەبێ ئەو خانەیە بفرۆشینە توش لە حەق خۆت خۆش بی بیدەمەوە و قەردەی ئەگەر نەدەی بچمە ئەوروپا چ بکەم یان دەمکوژن. نانا کوشتنی چی و ڕۆشتنی چی جاخۆ من بەبێ تۆ ژیانم نییە دەزانی چۆنا لێگەڕێ وەختێک تۆ نەبی خانوم بۆ چییە بە قوربانی تۆ بێ وەڵا دادا من زەمێریشم قوبور ناکە بەس من وادت پێ دەدەم هەر کاتێک شتێکم بێتە دەستی تۆرت لۆ دەکەمەوە. بە قوربانی تۆ بێ هەزار خانووی ئاوا بەس با پرسیارێک بە یاسین کەم خانوو چییە بە قوربانت بم هەموو شتێک پێشکەشی تۆ بێ خوا دەکات تۆ دەمێنی و بە ساغ و سڵامەتی. دادا کاک یاسین چ عیلاقێ بۆ مۆزوعیدە مادەمە تو ڕازی بی ئەو حەقی چییە؟ بە قوربان ئەویش هاوسەرمە دەبێ پرس و ڕایەک بەیە بکەینەوە نییە بە قوربانت بم ئەناخۆ من هیچم بۆ گرنگ نییە لە حانای تۆ. باشە دادا بەس ئەوەندەی بزانێت ژیانی من ئێستا لە ناو دەستی تووە. نا بێخەم بە قوربان وعدت دەدەمێ بێخەم بە ئە لێ ئێستاوە بزانەوە خانووەمان فرۆشتۆ بۆ قەرزەکانی تۆ. قوربانت بم دادا